من جگەلەوەی کە هاوڕێی تەمەنم بووە پورزاشم بووە من و کاکە عەبدوڵڵای جوانەمەرگ لە هەفتاکانەوە یعنی ئەوەندەی کە مێر منداڵ بووە هەتا ئێستا بەیەکەوەین بێدابڕان مەگەر هەندێک زڕوفی تایبەتی هەبوو بێ یەکتریمان نەبینی بێ دەنا ئەتوانم بڵێم بۆ ماوەی 50 ساڵە هەم هاوڕێین هەم پورزاشمە ئێمە زۆر کارمان بەیەکەوە کردو چ لە شانۆ چ لە دراما هەم لە فلیمە کاکە عەبا وادەی من و کاکە عەبا ئەم گۆڕستانە نەبوو بەرنامەمان زۆر بوو دووسێ کارمان لە بەردەما بوو یعنی بەداخی ئەم کۆڕستانە وادەی من و ئەوی کۆ کردەوە لە یەک ئەمەیان پشکانە ئەمەیان داڕمانە داڕوخانە یعنی هەچێک بڵێم بۆ کاکە عەبدوڵڵا ناگا بە خۆشەویستی ئەو پیاوە بەس ناکرێت بۆ کەنێلی کاکە عەبدوڵڵا زۆر ئاساتێکی گەورەیە بۆ ئێمە من وەکو برای خۆم کاکە عەبدوڵڵا هەر لەگەڵ خۆمە من لەگەڵ کاکە عەبدوڵڵای برامە خەیاتیمان کردووە لە بەردەستی ئەوە بوو چەند ساڵێک بەیەکەوە دوکانمەیە لە دوکانی خەیاتیەکەم هەر لەگەڵ خۆما بوو بە شەو و بە ڕۆژ لەگەڵ کاری هونەریەکەیە هەر پێی لە مندا نەڕاو هەر لە هاتووە بۆ لام